بەناوی خوای بەخشندا بینەرانی هەوارگەی کوردەواری سەلام و ڕەحمەتی خواتان لێبی. سەردانی ئەو جارەمان سەردانی گوندەکی دیکەیە لە کوردستانەویش گوندی شێخ ئاودەلانە. دیارە گوندی شێخ ئاودەلان سەر بە ناحیەی هەڵشۆیە دەکاتە قەزای قەڵاتزا. دیارە ئەو منتیقا کەتیتە ناوچەیەکی شاخاویە و چێستانە ئێرانە. دیارە لەگەر ئەو چێ لەو چای ئاودی بین دەچینە کوردستانی ڕۆژهەڵات کە سەردەشتە. بابزانین لەو گوندەی چ دەگوزارێ. ئەو گوندە کەوەی لۆم وەسەفکرا گوندەکی زۆر دین پەروەر و کەسایەتی و زانایانی لێ هەرکەوتووە. بابزانین لەو گوندەی بە چ شێوازێک ژیانیان دەگوزارێنن، کارەکانیان چییە، کاری ڕۆژانەیان و بەچی بەناوباگن کللتور و دابوونەریتیان. ئێمە هیچی لێ نازانین هەتاوەکو نەچینە ناو ئاوایی شێخ ئاودەلان. بەیەکەوە لە گەرمان بن لە ئەو زانیاریانە. خۆشەویستان لێرە لەگەر مامۆستا مەلا ڕەسوولی دەدوێن کە ئیمام و خەتیبی گوندی شێخ ئاودەلانە. لە ساڵەکانی هەفتایەکان ئینجازەی مەلایەتی پێدرایە. بابزانین لەو گوندەی لە سەردەمی یان لە پێشەوی لە چ کاتەچێ حوزرا هەر هەبووە لەو گوندەی یاخودنا و بە چ شێوازێک بووە. دیارە ئەو گوندە گوندێک یعنی خەڵکێکی دین پەروەر بوونە کە ئاماژەمان پێکرد. بابزانین ئەوە لە زووەوە یان هەر لەو ساڵانەی دواتر بووە. السلام عليكم مامۆستا جان. وعليكم السلام ورحمة الله. مامۆستا بەخێر بێ. خوان لێ ڕازی بی یا ڕەبی. خاڵین بەهاتن جەنابتان. خوا سەلامەت کە. بەخێر بێن یا خوا بەخێر بێن. خوا بکەیە خوا. مامۆستا جان ئێرانە لە کەیەوە حوزرەی هەبووە؟ ئەوەی من بەبیرم دێ لە پێش شەخسەکانیش هەبووە، بەڵام بەبیری من ئەوەی بەبیری من یعنی لە 50 لەو 50کانەوە حوزرەی هەبووە. حوزرەی هەبووە. مامۆستای چاکشاک مامۆستای یەکەم کە ئەمن بەبیرم بێ هاتنەکەم بەبیر نییە، بەس ئەوەی کە دیتومە لێرەکە بووە مامۆستا عوسمانی باڵێکی مەشهور بووە. مامۆستا عوسمان کەوە زانایەکی بەبلیمەت بووە، زانایەکی بە خزمەت بووە لە بۆ دین، لەسەر دین بەجەواب بووە، کە مامۆستایەکیش بووە خزمەت بەدین کردووە. ئەو هەموو فەقیانەی کەوا پێگەیاندونە ئەو مامۆستایە دەگەڵ زوڵمدا نەبووە، هەموو کاتێک لەگەڵ مەزلوم زوڵم وەستاوە. و ئەو مامۆستایە کە تەبعەن کە مامۆستا عوسمان مەشهور بووە لە ساڵی 2000 وەفاتی کرد، لە ساڵی ئینتیفاضەکەیەوە ئینتیفاضەکەی لە هەولێر وەفاتی کرد. ئەو مامۆستایە فەقێی سەر ئیجازەی هەبوون، یعنی مەسەلە بڵین وەکو ئاخری مادەکان. ئەمەش کە وەختێکی کەوا پێگەیشتوین کەوا فەقێ بووینەوە سوختەوە ئەوەکەوە لە حوجرەی ئەو مامۆستایی لە خزمەت مامۆستاکانی ئەو کە لە خزمەتیان خوێندووە، ئەمەش لە خزمەتوی خوێندمانە. باسی سەردەمی خۆت کرد، ئەوەی سەردەمی ئەدی لە پێشتردا هەبووە کە برێن فلان مامۆستا بووە؟ لە پێش ئەوەیدا کە ئەمن بەبیرم نییە، ئەمن کە نەشبوو بم مامۆستا محەممەدی لێ بووە، خاڵی دایکم بووە وەختی خۆی کەوا ئەو مەلا محەممەدیش مەشهور بووە. بەڵام وەڵای ئەوەی نازانم کەوا بەڕەسمی فەقییان هەبوون یان نا، ئەوەی نازانم چکاتی بە زمانی مە نەبووە و ئەوەرەکە نبووە. پێشوی ئەو جار حاج مەلا مەحموود هەبووە، مەلا محەممەدی باپیرە گەورەی من هەبووە، مەلا محەممەد کە ئەوانە هیچیان بەبیری من نەبوون، هەمووی مەلای چاکشاکیش بوون. خەتی باپیرە گەورەی خۆم دیوە. کەواتە لە دێر زمانەوە ئەو گوندا مامۆستا و فەقەی هەر هەبووە، هەر هەیبووە لە وانی ئەوەی هەبووە. بەڕێزان دیارە مامۆستا مەلا ڕەسوول کاوها لاقی ڕاکێشایە، دیارە قەدیم سیارە لێدایە بۆ خۆشی بەتەمەندا چووە، ئەگەرنا حەزی نەدەکرد بەو شێوازەی ئاوا لە دابنیشیتن. مامۆستا گیان
ئەو کاتێک کە ئیجازە دەدرا وەختی کە جەنابەت بوو چۆن ئیجازە دەدرا لێرانە بە شێوازێک والله مامۆستا ئیجازەکان وەکو ئێستا نەبوون چۆن بوو ئیجازەکان 2 ڕۆژان 3 ڕۆژان مامۆستایانی منتیقی فەقی منتیقی کۆ دەبەوە جا بە مەسەلە شای هەڵپەڕکەیکی شەرعیانە نەک بڵێم بێ شەرعیانە ئۆرەکەی و لەبەو خۆ لە شوێنی چۆل و لە شوێنی وەلەکەی و ئەو جارەکەی مەسەلە بلێنی شتێکی حەڵاڵ و شتێکی وەلەکەیان گوتووە و ئەو جارەکەی تەمسیلێکی خۆشیان هیناوەتە ڕوو ئەوان کردووە 3 ڕۆژان تقریبان یان 2 ڕۆژان ئللا یعنی دانیشتن بووە و مەجلیس خۆش و ئەوەلەکەی بووە کە بەو شەمان ڕابواردووە ئەو ئیجازەیە یعنی مامۆستایانی لەکوێ ئەوەی کە با مەسەلە دەنگیان پێگەیشت بە داوەتیان دەکردن فەقیەکان داهاتن هەمووی ئەوەیان دەکردن کە لە قەڵازە لە ئەوانە جگەی مامۆستای نورالدینی کە مدەڕیس بۆ تا ئیجازە دەربووە و ئەو دارەکەینی ئەو مامۆستا حوسێنی سەید ئەحمەدان کەەوە بەداخەوە کە بڵێم ئەوانە نەمان طبعا أنا كنت أنام مع مصام لا حسين جاهزة دربوها مع مصام الدين جاهزة دربوها هر لو قندي نخير لهموي بلام قال لي كذا أو مع مصام لا عثمان أولك أبوه أو يكم دوهم مع مصام محمود رازقي هي كيس أسمع ولا حاجة وما بعوكي للاعبي فقيبين أو ذاك أو رويشو سيصاصك وقال لي أبوه بلام دوايبي أو ما وصل عثمان ما وصاكي لبود ياري كده نقولي فلان كذا كيف منا لبود بيت أو ما وصل علاك فقي بيبوا ليركش لشيخ عودلان أو أبي لبود دابين كده بري زور سپاس دكين ما وصل زور ما عندي ما كردي خۆشەویستان دیارە یەکێک لە پیشە کوردەواریەکان کە تاوەکو ئێستا لە هەندێک گوندی هەرمایە وەکو گوندی شێغاودەلان ئەویش پیشەی کورتان دووریە دیارە وەختی خۆی ئەو هەموو بەروبووم و ئیش و کاری ڕۆژانەیان هەر لەسەر پشتی وراغان بووە حتمما دەبواە یعنی وەستا هەبێ لەو منتیقەی ئەگەر نەدەکرا چۆن دەبێ ئەگەر بەرگێک یاخود کورتانێک زلێک نەبی لە پشتی ئەوراغەی لەوانەیە پشتی ئەزیەت بدات و نەیتوانی بە ئەو بارەی بە زاکاتێک کە تێک دەچوو دەبواە ئاوا بەو شێوازێ وەکو کاک محەممەدی دروستی کەنەوە و یاخۆت نوێی کەنەوە بابزین ئێستا بە شێوازەکە و دیارە لە منتیقە لەو منتیقەی جیاوازە لە شوێنی وهەیە لە پوشی کە لە بەهاران هیچێک دەبیتن ئەوجا ئەو پوشە نەرمە بەکاردێ بەڵام لێرە لەوانەیە شتێکی دیکە بیتن السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. داني شكرا محمد باشي سلامتك يا ربي. بخير بس تساوم يا أخوة الله راضي بي يا ربي. بخير عليك الله كذاك بخير بس تساوم كذا. زور سباس كاغي محمد هو بيشترها بو استنوي دكيته. بلا هو حراخني نوي بدري. حراخني نوا. بلا هو حلي داخل نو تابو أو الرغبة تو بشتكي نجري. بري. أنا وقت أنا ككونا. كونا. كونا نوي دكيوا أو برشيلة ده دواي أو قنية شيلة ده ولا بركي. لا بري. بلا راس بس تسلي. على أو برشيلة ده بو خان بتو أولي ده أو بريلة ده على ده دري ده دري بري أقل نويش بدري أولي ذكي أقل نويش بدري أو قنية كيا أبر هذا تقليدي يعني بدولاي شكلينا بري بدولاي قنية جولته تقليد على ده يعني ده كيس يقوشه بله أو بس يقوش أبو أو إيري درسي أول درسي أو سرب لك إيري درسي أول شيء طان دبي حيوني بسوار بوني بله تعملين أجري بس أو كنت أنا تربو وساولي أو جانا آخر هذا بي أجر تربو أولي دي ها أجر تربو أو هاتيك تشيلي دبي فريدي بشتي بريندار دبي دبي بشتي بريندار دبي ودي تشاخ ها شنقة رغبوه
ئەوەی هەموو لە فڕەدەی کاک محەممەد ئەو شێوازی درونی کورتان دورینێ لە چێ فێر بووی والله ئەم لەوا باپی خۆم فێر بوو لە باو بە یعنی بە وڵاغدار بووین هەمومان بەرێ بەس وڵاغداری بووین ئێستا فەداعین هەر لە ژیانماندا وڵاغدار بووینەوە ساڵە بەفمان هەبوو بەفر فرۆشتن بەفرمان دەفرۆشت شەش وڵاغ بە پشتی وراغی بە هەمووی بە پشتە وڵاغی یەک مانگی بەهار دەچۆ یعنی باران دەوەشە تا باران دەوەشە تا مانگ و نوێکی پای دەچۆ ئەمە بەفرمان دەفرۆشت وەستای باش و خراپ هەیە لە کورتان دورینی چ وەستایەک زۆر مەسەلەن باشە هۆکارەکەی چییان وەڵا وەستای ئێرانی وەستای ئێرانی بەڵێ ئێرانی ئێستا وەستاش لە عاجیاوە هەنووسای چاکن چاچەکەی لە چدایە ینی چاکەکەی لەوەیدا کورتانەکە بەشە 4 ساڵی دەکە بەشی 4 ساڵ بەڵێ بەس ئیمە هەر بەش ساڵێکی دەکە بەشی ساڵ ئارێ وڵا بەس ئیوان بەشە 4 ساڵی دەکە ئەوە تا بۆن منە کورتان هەیە ئەوە تا بێنم بەڵێ نەیەنم تەماشاکەین ئەوڵا دەهینی بهێنا با بێنم ئەو ئێرانیە ئەوە ئێرانیە ئەوە ئێرانیە 2 ساڵە 3 ساڵە یەکجار تعمیر کرد ئەوە نەمە تعمیر کرد ئەوەندە ئەو بەش بەشانەی هەموو بە جیاواز دروست دەکرێ ئەوانەی ئەوە قەرپوزە بەڵێ ئەوەشە قەرپوزە بەڵێ قەرپوزی پاشەوە پێشەوەیە ئەوە تەنگەیە ئەوە بەرۆکە ئەوە قایش پاڵوە ئەوە سەرپاڵوە ئەوە قایش کێشە قایش کێش سەرپاڵویە هەمووی نەوی خۆی هەیە ئەگەر هیچ یەکێک لەو کامانەی پێوە نەبی لەوانەیە نەجاعلێنی باری نابە بەرێ ئەو کوتان دێتە خوارێ دێتە خوارێ ئەوەی تێدا نەبێ ئەوە ڕانەوەستی ئەوەی تێدا نەبێ ئەوە ڕانەوەستی ئەدی ئەو کاتێک کە کورتان زۆر نوێیە ئەگەر نوێ ئەگەر نوێ بڕێک بارکردنی ناخۆش قوربان دەزانێت بچی لێ بکەی دەبێ لە پێشەوەی بارێکی قورسی لێنێ بۆی بشکێ جایان گلی لێنێ یان بەردی لێنێ شتێکی لێنێ وڵاخی بۆی بشکێت تا ئەتو بەرنەبیەوە بەڵام بە وڵاخی مسکێقی ناکە بەس بە وڵاخی ئیهار لێ بشکێنی یعنی ڕۆیشتنی هەست پێ دەکا ئەگەر بۆ نمونە ئەو راغا ئەگەر کورتانەکەی خراپبی ئەرێ وەڵڵا تەسیری لێ دەکا و ئەگەر باش بی دیسان لۆ ڕۆیشتنە تەسیریە باشترە ئەگەر کورتانی نوێ بۆ تو چۆن بەرگێکی نوێ دەبەرە پێت خۆشە قالبی خۆشە ژوا قالبی خۆش کاکە بەرێ ئەستا هەمە بگەرێکی نوێ دەبەر پێ خۆش نییە لەبەری کۆدانە ڕاحەت دەبین گەرمان دەبێ بەس لەبەرێکی نوێدا بۆنێن خۆشە وڵاش پێی خۆشە کاک پێخواست بێ ناڵینەکەی دەشەلی ناقی دەستێ کەواتە دەبێ خزمەتی بکەیت ئارێ وڵا دەبێت زۆی دێ کای دێ خزمەتی بکە گونابار نابی بە تایبەتی لە مەسەلەی ئەو بەرگەی لە بەرگەکەی بەرگی چاک نەبێ بە عەمەلنا ئەکاک محەممەد زۆر جار هەیە جێیەکی دیارە هەست دەکەی کە برینداری یەک شوێنی هۆکارەکەی چێ لۆ هۆکارەکەی گرەیە وەستاکەی خراپە وەستایەکەی خراپە کە دروستی کردیا وەستایە خەت لە حیاتدا وڵاکی کوتانی ناگری وەستاش هەیە وەستای چاکشە کورتانی هەر دەگری ئەگەر تووشی ئەو ڕووداوای بیچی لێ بکەڵانە بیبڕی ئەگە ئێرە بگری ئێرە دەبڕی مووی تێدەنێ موو بەرێ ئێستا لای دوێنەوە خراپەتیانەوە ئەوە خراپە بەر ئەوڵا خەم تازە کردوە من تا کورتانی لەگەڵ بوو تا تو دروستن نەکردیەوە نەوەڵام من دروست نەکەم منەوە نازانم ڕاستەکەی ناوەڵاوە نازانەوە ئەدی داواکەی چ داوی دەی بەکارەوە ئەو داوا کەلافەوە بەڵێ ئەوە کەلافە چ جۆرە سوژنە چی بەکاردەینی وڵا سوژنی گەورە دەبێت سوژنی گەورە هەبێت سوژنێکی شێلەوە گەورەتیشەیە سەری پانەوە ئێستا لەوەش گەورەتر هەیە بەڵێ زۆری هەیە وابزان دەبێت خوار بیتن دندوچی زانی بۆ ئەو درێژە ئەو درێژە ئەو تەقاڵانەیە ئەگەر لێرە داهیم نەبێ لەو دیوە دەریەکە چاو لێ بۆ تەقاڵانێ ئەبووە ڕاستە ما دەبێت ڕاستی بنارە چۆ ڕاستەوە ئەوە ستاسە ڕاست چۆ ڕاستینەوە ڕاستەکەی ئەوە دەبێت ڕاست بێ بەڵێ ئەو شیش کورتانە زیاتر لۆ چێن دەری بەکاردێ بەخوا لەو ئێرە بەکاردێ ئەوە ئەو دوژیانە بەکاردێ بۆ سەرپشتی و تەنیشتەکان بۆ کەرەکانە بەکاردێ ئەوەی ناوێ ئەوەی لێ ڕەناوێ ئەوە لێ ڕادەشیت ئالێ ڕادەوە چاو لێگە یەکسە دەڕوە ئەو ئەرزیوە کوتانەکە ئەوە ئەرزیوە ساوا بەکەڵەکەەوە تا تو هەمووی نوێ دەکەیەوە بەڵێ ئەوەی فڕێ دەی ئەگە پشتەکەی لێ دەگۆڕی ئەوە هەموو کورتانە خراپبوو بەڵە ئەوە 1 2 3 4 5 دێن کەواتانگۆ لێرە هەتا ئێستا ئیشتان بە وراخان مایە لەو دەفەرەی ئەمە وڵاخن نەبێ دارە ناکەین بە 5 ماڵان 10 ماڵە وڵاخمان دەبێ هەرمان بێ هەر دەبێ هەتا ئەوەیەکشی دەدەین کابرا ئیشی پێ کوتانی گەڵ دەڕوە بەڵێ یەکنەمەوەی نیوە کابرا نەدەی دەست خۆش بی کاک محەممەد زۆر بەخێر بێستە چاوەکەم خوا سەلامەت خزمەت و دام زۆر سپاس گەورە کردم بە ڕێزی برای گەورەم خوا سەلامەت کە یا ڕەبی بەخێر بن خوا سەلامەت کە سەر چاوەکانی
برنجە سەرەتا زەری دەکەین خێ ناو دەکەین دەرمانی زەری تێ دەکەین دوای ئەگەسار بۆ بە دەگەڵ ڕۆندەی شێلین دوای گۆشتەکەشی لە ئێسخان دەکەینەوە سووری دەکەینەوە دەرمانی تێ دەکەین و کەرەوزی تێ دەکەین و ئەو شتانەی تێ دەکەین و سووری دەکەینەوە جوان و لەناو برنجەکەی دەکەین دوایش ئەوە دەپێچینەوە و لەناو ڕۆندا سووری دەکەینەوە ئەوە خواردنێکی کوردەواریە ناوی کوبەیە پێی دەڵێن کوبە وەڵڵا جا دەتوانی زەڵاتە بۆ بکەی شلەی لەگەڵدانەی خۆشەویستان لێرە دەمانەوێت لەگەر گەنجەکی گوندی شێخ ئاودەلان بدوین کە ناوی ئەسلی محەممەدە نازناوەکەی کاروانە بابزانین ژیانی گەنجان لەو گوندەی چۆن دەگوزارێنن و خەریکی چین ڕۆژانە بەچیوە خۆیان سەرقاڵ دەکەن زگە لەوەی کە لە زستانەدا هەریەکە و خوێندنی هەیە بەڵام لە هاوینەکەیدا سلام علیکم خوا سەلامەت کەخوا ئێوە بە چی ڕۆژانەوە خەریکن گەنجان وەکو گەنجان بەناوی خۆی گەورە سەرەتا خێراتتان دەکەین بۆ گوندەکەمان ئێوە وەڵی گەنجانی شێخ ئاودەلان زستانەکەی کە دەوام دەست پێ دەکات هەر لە سەرەتای دەوام قوتابخانەی لێ لە یەکی سەرەتایی تا نوێی بنەڕەتی ئێمە دەخوێنین خەری خوێندنین بەڵام دوای نوێی بنەڕەتی ئەو قوتابیانە هاچۆ دەکەین بۆ ئامادەی هەڵشۆ یاخود بۆ قەڵازێ لە بەشە ناوخۆی دەمێنینەوە و ڕۆژانە دوای ئەوەی کە خوێندنمان تەواو کرد لەخوای بزات بێ خوێندکاری سەرکەوتوی هەبووە دکتۆرمان هەیە و مهندیسمان هەیە و هەروەها مامۆستامان هەیە و ئێمە وەکو گەنجانی شێخ ئاودەلان زۆربەی کاتەکانمان خەریکی کە دەینەوە لە حوتڵەکاندا دەینەوە ماڵەیە و یاخود هاوینەکە لە ماڵین لە لای مامۆستا دەرز دەخوێن حوجرەواتە شەریعە دەخوێنین قورآن دەخوێن و هەروە ئێمەش لە خۆمان گچکەتر فێر دەکەین فێرە قورآن و نوێژ و ئەو شتانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆی دابین کردن ئەو شتانەی ئادادەکانی ئیسلام فێریان دەکەین و هەروەها هاوینانە ڕۆژانەکەی زۆربەی خەریکی زەراعەتی لەگەڵ ماڵەوەمان دروێنەیە کە ئێستا هاوینە دروێنەیە خەرماکوتە پەتاتە هەڵقەنەوەیە و نۆک هەڵقەنەوەیە نۆکوتانە خەریکی ئەوانەی لەگەڵ ماڵەوەمان زۆر جار هەیە لە هەمان کاتدا چکە لە گوندی دەژیان خوێندن بکەن و ئیشیش بکەن بۆ ئێوە قورس نییە یاخۆت بە تەبیعی لەلاتان ئاسان بووە وەڵاهی لەگەڵی ڕاهاتوین ئەگینا خوێندم کەی بە دەستێکی دوو کاڵە کاڵ ناگیرێ بۆیە ئێمە هەر وشتمانە زەحمەت لەسەر ماڵەوەمە کەم کەین و کرێکاری هەبێت یان شتێکە بێ کاسبیک یارمەتی ماڵەوەشمان بدەین و هەروە خوێنەکەشمان بگەین لە خۆی بزات بێ ناوبانگی هەیە شێخ ئاودەلان تەلەبەی زیرەک و باشی هەیە کە ئێستا جەوەکەی وایە یعنی جەوەکەی وە بەڵێ جەوەکەی وایە ئێستا مامۆسامان لە زانکۆی تاران هەیە و هەروها طوبعامان هەیە و ساڵ لە پۆلی 12 لەخوای بزات بێت 93 هاتووە 94 هاتووە 92 هاتووە دەرەجەی باش هاتووە لەخوای بزات بێت لەگەڵ ئەوەی کە زۆر جار چونمان ناکرێت بۆ مەکتب لەوە بەفر و باران دەبارێت سارەکە ناتوانین دەربچێت بۆ گوندەکانی بۆ شاری قەڵازیان هەڵشۆ ناتوانین بچین دەوامی خۆمان بکەین ئەو یاریە کوردەواریانە چین کە تاوەکو ئێستا گەنجانی ئەو دەڤەرەی پێوە سەرقاڵ بن وەڵای زۆربەی زۆر ئێستا کڵاوکڵاوێنە و مسێنە ئەوانە دەکەین لەگەڵ بێتەوە کەلانە ئەوانش دەکەین بەڵام ئێستا گەنجان ڕاستی دانەیە خۆ ڕۆشن بیرکەن دانەوێ کەمتر سەرقاڵن بەو یاریانە کەمتر یاریەکان دەکەن دانەوێ بخوێنن و ئالاکامدا گوندەکە بەرەو پێش بەرن ئەنجار کۆمەلگا و هەروەها کوردستان
کوڕیژگە ناوت چییە؟ محمد ئەتو ناوت چییە؟ محمد ئەتو ناوت چییە؟ محمد ئەدێ تو؟ خۆشەویستان دیارە ئەو چارە هەر چاریان ناویان محەممەدا بە پێی زانیاری دیارە لێرانە زۆربەی ماڵەکان محەممەدە چەند لە ماڵی هەیە ئەگەر دویان نەبیتن بە پێی زانیاری ئەو سارەکە ئەگەر بێتەوە سەفیەکی ئیبتیدایی بەشی هەرە زۆریان لە سەفیەکی ئیبتیدایی محەممەدن ئەوەش دینداری و خۆشەویستی محەممەد صلی الله عليه وسلم دەسەلمێنی لە دڵی ئەو خەڵکەی ئاوایی کە بەو شێوازەی هەموو منداڵەکان لە ناونایە محەممەد. بەڕێزان خۆشەویستان لێرە لەگەر ئەنجومەن و براگەورەی ئەو گوندەی قسە دەکەین کە کاگی براهیمی ناوە با بزانین لێروکانە ئەو چ خزمەت گوزاریەکیان لۆکرایە و چە عەشیرەتێن و زیاتر لێرانە ئەوانەی پێشتر کە کێشەی خەڵکیان حەل کردیا یاخود بە کێشەی خەڵک و هەستاینە چێ بووینە کە لە ئێستادا لە ژیان نماینە. سلام علیکم کاگی براهیم. سلام ورحمة الله بخير مامۆستا. خوا سەلامەت کا ڕەبی. کاگی براهیم جەنابەت ئێستا خەڵکە توی هەڵبژێردیە بە ئەنجومەن و بە براگەورە کە لێرانە خزمەتکاریان بی ئیشان بۆ بکەیت ئەوەی کە بۆتان کراوە چییە لەو گوندەی و ئەوەی کە داوای دەکەن چییە کە تا ئێستا بۆتان نەکراوە؟ خۆشحاڵم بەهاتنتان زۆر سپاس. و من نەک وەکو ڕسپی و ئەنجومەن خۆم بە خزمەتکاری خەڵکی گوندەکە دەزانم و خۆم بە خزمەتکاری هەموو دۆست و خۆشەویستان دەزانم و ئیجیرانەکانیشم دەزانم و هەر ئیشێکی چاکە لە دەست من بێ ئیشاڵڵا سووریم نابێ بۆ هیچ کەسێک و گوندەکەشمان گوندیشی خاودەلانە کەوتۆتە بن چیای مامەندەی سەر بە ناحیەی هەڵشۆیە 13 کیلۆمەتر لە شاری خەڵازێ دوورە و گوندەکەشمان گوندێکی سوپاس بەخوا گوندێکی بێکێشەیە هیچ کێشە و مەشاکلێکمان نییە لە گوندەکەمان چەندین مەلامان هەیە ئەوانی بەڕاستی دەورێکی زۆر چاکیان هەیە دەورێکی باشیان هەیە دا زیاتر براگەورایەتی گوندەکەمان چینی مەلایان کردویانە و ئێمەش هەرفەقەی ئەوانین کە پێگەیشتون ئێمەش لە خزمەتیان دەین. سپاس دەکەم. ئەو خزمەت گوزاریانێت چێ لە ئێستادا کە بۆتان کراوە لە گوندەکە؟ بڵێ وەڵامە مەکتەبمان بۆ کراوە ئەم مەکتب تا پۆلی نوێی لێیە ئەوە بۆ ئامادەیش بۆمان کراوە بەڵام تا ئێستا وەرنەگیراوە نازانم زائیدی بۆمان دەکەنەوە داواکارین لە حکوومەت کە ئامادەیشمان بۆ بکاتەوە لەبەرەوەی گوندەکەمان گوندێکی قەڵەباڵغا مزگەوتمان هەیە کارەبای نیشتیمانیمان هەیە بە هەمویان دەبێت. ئەو گوندە زیاتر چەند عەشیرەتی لێ دەژێ یەک یاخود چەند عەشیرەتێک؟ قوربان ئەمە سەر بە عەشیرەتی بڵباسین عەشیرەتی بڵباسیش پێک هاتووە سەند پیرە و هۆزێک مانگڕ و مامەش و پیران هۆرمزیار سن ڕەمک لەو چەند تیرانە پێک هاتووە زا ئێمە لە چینی هەم مامەشین و مەلازادەین. بەڵێ هەمووی بەڵێ 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 زیاتر چەند ینی ماڵی لێ دانیشتوە یاخود چەند سەرخێزانن؟ قوربان لێرە زیاتر لە 100 ماڵ تێدایە 100 تا 120 عایلی تێدایە. دستان و هاوین لێرەن یاخۆ؟ بەڵێ بەڵێ ئەوان هەموو دائیمین زستان و هاوینینی ئەوەی کە لێرەیە هەموو وەختێکی لێرەیە. زادەکتان هەیە ماشەڵا و زادە قیڕە ینی پرسیتم دەرنی سەردەمی ڕژێمە ئەوە تا ئێستا شەرمایە ماشەڵا. ئەدی ئێستا ئێرە تەمەشا دەکەم کوێستانە ینی بەفری لێ دەکەوی زۆر شوێنێکی بە سەرما و سۆڵ دیارە بۆ وەڵی گوندی ما شوێنێکی مامناوەندا نە زۆر کوێستانە نە زۆر گەرمە ساڵان زۆر بەفری لێ دەکەوت بەڵام ئێستا بەفری لێ نامێنیتەوە کەم وایە ئێستا زستانی ئەو ساڵەکە وەکو سستان نەبێ واو
ئەو ڕیش سپیانەی پێشانەوانەی کە زۆر مشوری خەڵکیان دەخوارد لە ئێستادا نەمایە کە زۆر ناوبانجیان هەبووە زۆر لە خزمەتی خەڵکدا بوونە چێ بووینەوانە عزم کردی یەکێکیان مەلا عوسمانە کۆڵە بووە کە وەختی خۆ قازی مەلا مستەفای بووە دووهەمیان پاشی مەلا عەبدوڵای توتمەیان پێدەگوت حاجی مەلا عەوڵا هیچیان لە ژیاندانە ماوەن عەمری خۆیان کردو ئەوانە کەسی زۆر دڵسۆز بوون و کۆمەڵێک مەلای دیکەشیان بۆ پێگەیان دوین دیڕووکانەکەوانی ژنابیان مەوجودە وەکو حاجی مەلا ڕەسوو مامۆستا مەلا عەبدوڕەحمان مامۆستا مەلا خدر مامۆستا مەلا عەلی کۆمەڵێک مەلای کەشمان هەیە دوای ئەوانش لەگەڵ ئێمە هەموو هاوکارین خزمەتی ئەو میلەتی دەکەین ئێستامە لێرانە لە شوێنێکی زۆر زۆر فێنک داین ماشەڵا نازان نەک نازانی ئارەقەچیە هەر زۆر یعنی ئێستاوە تقریبن سێ و نیوە ئەگەر شتێکی کە بڕوا لەوانەیە لێروکانە لەرزت لێ بێتن هەندە ساردا بەس ئێستا بۆ نمونە ئەمە لێرانە ڕاوەستانە ئەو کەڵەکانە دەبینی پێتان وابی چییە ئەو کەڵەکانە هەر بخۆوە دروستکرا منداڵ دروستیان کردیە نە لە قەدیمدا زۆرە خواردنەک هەردەگیرا پەنیر هەردەگیرا لە شوێنێکی ئاوا سار سەلاجە نەبوو ئەو ئامێرە کارەباییانە نەبوو زیاتر داهاتن لێرە شتێکی والەیان دەکرد کە هەتا لە هاوی لە بەهارێ ڕا پەنیریان تێدەکرد شیرێژکیان تێدەکرد هەتاوەکو دەگەیشتەوە پاییزێ لە ئێستادا لەو گوندەی هەر ئەوە باوە لێروکانە تەمەشا دەکەی هەتا هاتینە هاورازی هەموو کەڵک کەڵک هەبوو لێرانە دیارە هەر کەڵەکە و کۆمەرەك پەنیر و شیرێژکی تێدایە ماشەڵای لێبی ئەنێگەر کابراایەکی ڕێبوار بێت هێروکانە خواردنی بەردەستی نەکەوی ماشەڵا لێرانە بۆ خۆی تێردەخوا لە پەنیر و شیرێژکی زاوا ئەمە ناتوانین ئێستا لێرە دەست لێ بدەین ناتوانین لێرانە دەست لێ بدەین چکە خاوەنیان لێرە نییە ئەوە هەموو ئاواییەکە لێرانە چەند مارەك تێکەوە خڕبووینەوە یان هەیە ماڵک بەتەنیا لێروکانە پەنیر و شیرێژەکەی تێکردیا بەڵام ئێستا ئەمە دەچینە لای خوشکە مەریەمی کە ئەوە لێرە خاوەنەکەی لێرانەیە دەچین بابزانین لە نزیکەوە دەیدوێنین لەگەر ئەوەشدا ئەوە دوژمنی زۆرە ڕیوی تەڵەکە باز هەر دەرفەتی ببینیتەوە بۆ خۆی کە لێنێک دەبینتەوە دەچی هەموو پەنیرەکانیان لێ دەخوا و ڕەنج بە خەسار دەبی بەڵام دەبێت زۆر بە جوانی زۆر بە محکەمی توندی بکەن لەگەرمان بن با بچین بزانین خوشکە مەریەم زیاتر زانیاریمان پێ بدا السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشی خوشی من. بخير بخير. سلامت خیاربی. ئێستاوە چی پێ دەرێن ئەو کەڵەکە بەردەناوی چیەوە ئەوە چی پێ دەڵێن؟ بەڵێ بەشێکی بەخێراتندا دەکەم بەخێر بێسێتان وەڵا ئەو پێی دەڵێن کونە پێست. کونە پێست. بەڵێ. کەواتە یعنی وەکو بری پێستەی تێدایە پەنیری تێدایە وایە؟ بەڵێ پەنیری تێدایە وەڵا. ئەوە لە کەنجینەوە داتان نایە لێرانە؟ وەڵا لە بەهارێ وەرە دامان ناوە لێرە. لە بەهارێ زووە بەڵێ ئەرێ وەڵا. سەری لێ نادەن لێرانە بەێ وەڵا دەبێ بین سەری لێ دەین دەنا جاری وا خەرا دەبێت و جاری وا دەبەی دەشکێت و بەێ وەڵا دەبێ بین سەری لێ دەین دەنا بەکەڵک نادە زارترسی داباشێ ئەرێ وەڵا مەترسی داباشی هەیە گە قامی نەکەین دەباش دەیبات ڕنج بە خەسار دەبێت ئەرێ وەڵا ڕەنج بە خەسار دەبێن ئەو دەعبات چ زۆرەکە زیاتر وەڵای جاوە چقەڵ و ڕێوی و ئەو شتانەیە باشە ئەوە یعنی هەموو ئاوایی لێرانە هاتینە لە دەو ئەو ئاوەی ئەوها ئەو کونە پێستەیان دروست کردیا بەڵێ ئەرێ وەڵا لێ دەرو پشتەی ئەڵێ ڕووکانە لەو دم خڕی هەمووی لێ هەیە ئەرێ وەڵای سا لە پشتەوە هەیە لە خوارێ هەیە لە هەموویە چەند مارانەوە بەڵێ ئیوە چوار ماڵانە ئێستاوە سار ماڵ لێرە پەنیر و شیرێژگەکەتان دانایە بەڵێ ئێستا دەکرێت گەر تەماشایە چی بکەینەوە هالە بیکەیتەوە بەڵێ داجاگەر ئەزیەت نەبێ پەنیریشی تێناوە ئێستا لێرەی دانی بەڵێ ئەوە بەڕێزان دیارە هەموو دەرکەی خۆی هەیە کلیلیان لەکنە هەر کەسە و
وەبیەوە بۆ خۆیان هەر کاتی دێن بە ئاسانی دەرگاکە بکەنەوە ئەگەر پەنیری زیادیان هەبوو دروستیان کردهێنن لێرە دای دەنێن هەتاوەکو پاییزێ. تەماشا چی بکەین ئەوە لە کەنجینەوە لەوێتان دانایە دەڵێ وەڵا ئێوە ماوە کە دامەنا ماوەیەکی چاکەدا دەڵێ ئەرێ وەڵا ڕۆنیشی کەوتۆتێ ڕۆنی دەکەویتە سەری ڕۆنەی کە کەوتە سەری چی لێ دەکەن لەبەری دەڕواتەوەی دێتە دەرێ دێتە دەرێ ڕۆنەی سنەی بۆ خۆتان دەبی فڕیدەن ڕۆنەکەی ئەگەر ئەو ڕۆنەی لانە بەند چییە؟ دەیستڕینەوە هەموو جوان دەیستڕینەوە بە فەڕۆکی خەیان و پاکی دەیستڕینەوە ئەوەی چەورایی لەسەر نەمێنیت بۆ ئەگەر ڕوونەکەی لەگەربی چییە؟ نابێ؟ وەڵای بڵێن چی ئەوری خۆش نییە خۆش نییە بەڵێ بەڵێ ئەوە قەدوا بۆ یعنی ئێرانە گۆڕانکاری بەسەدا بێ ئاوی لێ ببڕێ ینی تێک بچیتن خۆی پەنیرەکە ساڵ هەبوو وەرێ وەڵا گەر ئاو نەما بووە ما تێک نەچووە بەس پێنکەکەی هەر هەبووە تێک نەچووە تێک نەچووە نەوەڵا بەس هەبووش کە ساڵی بووە ئاو کەم بووە بەڵێ هەرێ وەڵا ئەدی قەدوا هەبوو ینی لێتان غەڵەت بووبی یەکێک لە وابزانی کاوەی خۆیەتی خۆشی نەبێ نەخێر هەموو نیشانەی خۆی پێوەیە هەموو نیشانەی خۆی پێ بەڵێ ئەگەریوە هەموو نیشانەی خۆی پێوەیە یعنی ئەگەر هەر چار ماڵ بێن بێکەوە نان هەر یەکە بۆ خۆی دێ ناوەڵە هەر یەکە بۆ خۆی دێدایدێنێ بەڵێ ئەگەر ڕێبوارێک کات ڕێکەوتی ئێروکانە بۆ خۆی دەرکایەکی ئابووشکاندی و هەندێک پەنیری خوارد وەڵای جا نەبووە تا ئێستا لە نێوما نەبووە نەوەڵا شتیوە نەبووە ماشەڵا لە شوێنێکی هەندە قەت و عاسەیە چێرە پێدەزانێ نەوەڵا خوا سەرکەوتوتان کە ئینشاءالله بۆ ئێستا لە ماڵی کارەبا نییە بەردەوامەوە لە ناو بەرێوەڵا بەسەوەی ناخەلسی لە ماڵە خۆش نییە هەر وەکو پەنیرەکە تەڕ بێت هەروایە بەس ئەگەر بهێنین بۆ ئێروکانە خۆشتر و تامی زیاتر دەگریت یعنی وەکو بری ئێرە سروشتیە بەڵێ ئەرێوەڵا سروشتیە لێرە بەڵێ دەستت خۆش بی ئەزیێتماندای زۆر سپاست دەکەین بەخێر چاوان خوا بەخێر بێن بۆ شەویستان دیارە لە قەدیمدا دیارە دا و دەرمانی کوردەواری هەبووە کە بەکاریان هینایە ئەو جیایە لەوانەیە زۆر بەمان نەزانین ئەو جیا لەو منتیقەی پێی دەرێن جا ڕیشە پێغەمبەرەی پێ دەرێن بەڵام بەعام جا قەیتەرانی پێ دەرێن ئەو جا قەیتەرانە دەیکەی دیارە جیاکی زۆر نەرمە دەیکوڵێنی ئاوەکەی ڕۆژان دەخورێتەوە بەیانیان دەیخۆیەوە لە بۆ بەردی گورچیلەی باشە خەڵک زۆر دەبینی جار هەیە داوا دەکاوە بەس لە کوێستانەکان هەیە لە شوێنی ئاوالە هەیە ئا لەو شوێنە خاوێن و پاکەی دەبیتن ئەوە خەڵکێک هەیە دەیکاتن بە تایبەت دەیبا ئیسیفادەی زۆری لێ دەکاتن کە دیارە بەردی گورچیلەی پێ دەینتە خوارێ یاخود نایهێڵیتن ئەوە ژێکێکە لەوەی کە خوای گەورە ئەو عیلمەی بەرتاچی کوردایە کە ئیسفادەی کردی حتمما لە پیاوچاکان و پێغەمبەران و حەکیمان دەست بەدەست هاتیە تاوەکو ئەو ڕۆ گەیشتی تا دەستی ئێمە. بەڕێزان خۆشەویستان ئێستا ئەمە لێرە لە ناو شینایی کاگ عەلی ڕاوەستاینە دیارە و خەریکی هەرقەناندنی پەتاتەیە لێرانە دیارە کشتتوکاڵ زۆر باش دەکرێتن تەماتە پیاس پەتاتا کۆمەرە کشتی دیکە جگە لەوەی یعنی باخچەیەکی باشیان هەیە ئاوەکی سازگاریان هەیە با لێرە بابزین لەگەر کاگ عەلی هەندێک دەدوێن بزانین چۆنە لێرە زیاتر بەچی بەناوبانگە ئەو دەڤەرە. سەلام عەلیکم. عليك السلام ورحمة الله وبركاته خيما سلامتك خەریکی هەرقەناندنی پەتاتەی بەو شێوازەی یعنی
لە شوێنان دەبینی ئامێری پێشکەوتوو هەیە پەتاتەکەی کە دەیچێریت و پەتاتەکەی دەین تا ئەو گۆڕەی لێرە ئەو ئامێرە نەگەیشت تێرانە نوڵان نەگەیشتوتە ئێرە سەرتا بەنای خوا بسم الله الرحمن الرحیم یاخوا بەخێ بن سەر چاوان پێ خۆشحاڵم بە هاتنتان وڵا برام ئێمە لێرە شتەکەمان بەو شێوەی زۆر نییە تا ئەو جیهازی ببین بەس بەدەست هەر بخۆمان بەدەست هەڵدەقانێنین و خەریکینە ڕۆژانە خەریکەوەین و وەزار پەتاتە تقریبن 2 ساڵە من کەمکەمەی یەکەم بەشی ماڵ خۆم ڕێژێکی باشی هەیە زۆر بێجگە لە هەموو ئەوەی کە بڵین ڕێژەیەکی باشی هەیە تامیشی زۆر جیاوازە لەگەرەوەی لە شوێنان دەیکردی تامێکی زۆر زیاد بڕات بێ ئەگەر بڵێم وەکو هێلکێ لەوانەیە وا بێ هەندەی تام خۆش خۆی ڕەنگەکەشی جیاوازە دەرەی زەردێنەی هێلکەیە بۆ خۆی زەردە و زەردن هێلکەیوە ئەوە شێوازی چاندنەکەی ینی هەر پەتاتە و چەندی دەرەکە زۆرترینیان ڕای من بۆ چاندنەکەی لەمە پاڵدەی 2 چاندومە بەڵام هەتا پەتاتەکەی گەورەتر بێ هێندەکە دەڵێت لە تیرەکەم بەلەت بۆی کە تۆ کەم بووێ بەڵام ئەو غەڵەتە لەبەرەوەی هەتا ئەو پەتاتە گەورەتر بێ زیاتر شەقەرەی دەکات تا زیاتر شەقەرەی بکات زیاتر بڵاو دەبێت کە زیاتر بڵاو پەتاتە زیاتر دەکەویتێ دا من هەڵمژاتووە چەند گەورەیەم چقاندەوە بەهار هەبووە تا 15 پەتاتەی ڕۆشتە تا چواردەی تا کەمەکەی لە هەشتیدا تا کەمەکەی لە هەشتیدا دەنا 12 و 14 و 10 و 9 ئەلەو ژمارانەدا ئەگە پەتاتە چەند دەبی ئاوی بە بندا بڕۆیان بەعکسەوە دەبی لەسەر پشتەکەی بی ئاو بەولا بەولایدا بڕوە پەتاتە بە ئاوی دەکات بەڵام بەس شێی هەبێ نەک بڵین ئاوی بشتە پاڵ ئێستا من بڵین ئەو عەرزەکە کێڵام پەتاتەکەی دادەنم جا ئەوجا گڵەکەی دەخەمە سەرانی خوارەکەی قوڵ دەکەم بۆی ئاو نەشتە ناوی ئەوەندا پەتاتە بۆش دەمێن تۆ شوێنە بەس ئەگەر ئاوی بشتە باڵ ئەو شوێنە ڕق دەبێت کە ڕق بۆ پەتاتە ئەو چقەرە ناتوانین بێتە پەتاتە بش بێتێ گچکە دەردەچێت هەتا زەویەکە ئەو شوێنێکە لی دانێ بۆشتر بێ ئەو دە جوانتر گەورە دەبێ و زیاتی دەکەوێت لێرانە لە قەدیمدا لە مەسەلەی زەڕاعات لە چ شتێکی بەناوبانگ بووە وەڵاجە ئێرە زیاتر جارەی لە باب و پیرانمان بێجگە لە عیلم و زانیاری لە زەرعاتدا زەرعاتی هاوینە تووریان کردووە تووری زۆر چاگیسفادان لێ کرد بردویانە بۆ ئەو لای ڕانیە و بیتوێن و مەرگە و بەگەنمیانداوە سەر بەسەر بەگەنمیانداوە یعنی لێرانە ئەوان بردیتیان تووریان بردێ و لەو سەری گەرمیان هینێتەوە بە 2 جار گەرمیاندا بنی کیلۆیەک تووریان بە 2 کیلۆ گەرمداوە لەوانەیە ئەو هەندێک خەڵکی بە تەمەەن مابێ بە تایبەتی لە منتەقەی مەرگێ کە خەڵکی مە زۆر باسییان دەکات لە خەڵکی زۆر چاو میوان دۆز بوون هەبووە جمعەکی ماونەوە لە ماڵان ینی یەک هەفتەی ماونەوە لەوێ تووریان پێوە لەیە کیلۆکیان توور بە 2 کیلۆ گەرمداوە یەک بە دویان پێوتووە کاکە یاڵا توور یەک بە 2 ماشەڵە خەر دەڵێن توورەکە زۆر شیرین بووە ینی ناوبانجی هەبووە لەو منتیقی بە ناوبانگ بووە بە تووری ئێستا خەڵک ئەگەر تووری گەورەی بەبەری دەڵێ پیر بووە ئەوە هەبووە ینی ئێستا دەڵێن پیر دەبێت گچکە بێدەنا ئەلێرە لەو زەوی خۆم کیلۆم توورم هەڵقەندەوە 7 دانە کیلۆ بووە 7 کیلۆ یەک توور 7 کیلۆ بووە ئەلێر لەو زەوی هەڵقەندووە ماشەڵە خاکەکەی زۆر فشۆڵ دیارە ینی بەڵێ بۆ خاکشی خاودەنا بۆ شتێک دەبێت لە ژێر زەوی دەبێت لەبەرەوە ڕەشەبای زۆرە ئەگەر ڕەشەبای هات ئەو شتێک کە لە سەر زەویە بڕات بێ لە ناویدا بەس ئەوەی کە لە ژێر زەوی وەکو توور پیواز پەتاتە ئەوەی کە ژێر زەوی دابێت زیاتر استفادە لێ دەکەین قسە چی خۆشەیە دەرێن وەختایە کە کابرا مۆزی فرۆشتیە دەرێن کاتێک کە زانیتی زۆر تووری ئەو منتیقی ڕەواجیە بۆ دەرەویش مۆزی هینە گوتیەڵە مۆزی شێغ ئاودەلان لە کاتێکدا ئێرە مۆزی لێ نابێ ویستی بە هۆی تووری مۆزەکەش وای زانیوەگە بڵێ مۆزی شێغ ئاودەلان ئەویش هەروە بەسەری خەڵک زیاتر هۆگیری دەوێت بۆی دەڕا بۆ کڕێنی وای زانیوە
دەمانەوێت لێرانە لەگەر کاک حاجی محەممەدی بدوێن دیارە ئەمی شەر حاجی محەممەد و ئەوی شەر حاجی محەممەد مام حاجی محەممەد لێرە هێزی سوتە لەبەر گەرما و ژیان و گوزەرانی ئێرانە بە درێژایی تەمەنی ژیانی لێرە گوزەر کردیا بەڵام ئەوەندەی کە بە خۆشی خۆی بووە ئەوەی کە زۆریان لێ کردیا وەکو باقی خەڵکێکی دیکە ڕاگواسترە لەبەرەوەی شەڕی ئێران و عێراق و مەشاکلەکانی لەو ناوچەیە کە سەر سنوورە با لە خۆیمان جێلێ بیتن سلام علیکم وعلیکم السلام ورحمة الله وبركاته بخيري مام حاجی دیارە هەر لێرە لەدایک بووی و ژیان لێرە گوزەراندیە بەڵێ لە ساڵی 1953 لێرە لەدایک بووم لێرە قەت سۆلت نەکردی لاگەر بە زۆری والله قەت سۆلت نەکردووە هەر لێرە بووم ئەدی چ کاتی ئێرەتان جێهێشتیا والله لە 79 حکوومەتی ڕای گواستین لەبەر چی هۆکاری چی لەبەر ئەو گوندانەی هەموو پشدەری گوێستەوە لەبەر شەڕی عێراق و ئێران ئێستا شەڕی ئێران و عێراق دەستی پێ نەکرد بووە گامە گوێزەراینەوە لە پێشەوە یعنی لەو کاتیشەوە هەر هیچ نەتانتوانی بگەڕێنەوە چوونە چێن دەرێ بۆ چێ ڕایان گواستن یەکسەر ئێمە بردیانین بۆ ژاراوای بەس بۆ ژاراوە یان شوێنی دیکە شەڵا بەس بۆ ژاراوای تقریبان 10 ساڵ 11 ساڵان لە ژارایە بوون ئەدی هەندێک ڕۆیشتینە بۆ لای کەورگۆسک بۆ لای سنووری هەولێر ئەمە تقریبان لە 89 گوێزەراینەوە بردیان هەم پشدەریان تێکدا قەڵازان ڕوخان یەک دێهات و یەک شتیان نێشت ئەمان بەڕێکردین بۆ کەوەرگۆسکی بۆ هەولێرێ ئەو بۆ وای دەکرا و ڕژێمە بۆ ئەو منتیقانەی ئەوها هەموو وڵاتی ئەمفال کرد حەس نەفەرێکی لای منتیقای دیبا حەس نەفەرێکی دیبای یەکسەر دەیکوشت تقریبا 9 نەفەر 10 نەفەر بێگەڵاسی لە وەردوگای پێماڵکی ڕاهات بوون بۆ شۆڕان عسکەریان بەسەرداکەوت بۆ لێرە لە شۆڕان هەر 9 نەفەریانی ڕەمی کرد بوون هەر 9 نەفەریان ڕەمی کرد بوون ئارێرە لە شۆڕان بەس لە بەرەوەی لێرە ژیانیان گوزەرانیا لە بۆ گیاوشمە کۆڵە شاد بوون و ژیانەکان وا بۆ مەفتەن بووە و مەوتەن بوو هات بوون و بە وەڕەزی ئەو ڕز و باغانەشیان سووتاندە بوو یان هەر لێ گەڕاخوای سووتان بوویان و ساڵی جار جارەوە هەبوو دەهاتینەوەشتن دەبردەوە بە غەریبی داهاتن تەماشان دەکرد و وردە وردە ئیجازان وە بۆ دەدانێ زابتەکان و وانێکیان دەگەڵ دەکردین ئینتیساریان دەگەڵ دەکردین و دانگ و وەرن لە ژێڵا و دەهاتین و بە ئیجازای واندەنا نەن دەتوانی ئەمە بین نەژێڵە ملەتی کورد دوای هینایە بە درێژایی تەمەنی هەرها بە ناڕەحەتی و بە ناخۆشی هاتی بەڵێ هەرێ وەڵاییوە تۆ بەخوای زۆر بە ناڕەحەتی زۆر بە کوێرەوەرین بردە سەر لێرەش بە سوپاس بۆخوا مادام مسلمانین مادام سوزدەی لۆ خوای دەبینەوە سەروی هەمووی تێو دنیاش کۆتایی دێ وڵاییوە تۆ ئینشاڵڵا کۆتایی دێ و خوای گەورە لەبۆن خۆش بینەرانی بەڕێز دیارە ئەمە لێرە لەگەر پورە زێڕنی لێ دوێن دیارە ئەوان ماشەڵا بڕێک دوور کەوتینەوە لە ناو گردایی شێغاو دەڵان یاخود برێن وەکو بری جیا بووینەوە بەڵام هەر بە شێغاو دەڵان مەشهورە شوێنەکە بەرزاییە بەسەر هەموویدا دەڕوانیتن بەڵام پێدەچی لە پێشاندا زۆر بە ناخۆشی و بە مەشەقەتی کرابی ڕێوبانی نەبی ئێستاوان ڕێوبانی هەیە سلامی خوا لێبی پورە زێڕین سەرهەمەکان بەخێرەی هااتیوەکنم وڵی هاوکارن چیە ماڵاتی بەخێو دەکەین تووتنیە دەکەین پیوازێ دەکەین توورێ دەکەین خیار دەکەین تەماتێ دەکەین دوورکەوتین و هاتینە سەر ئاردی خۆتان یعنی لە ئاوایی دابڕینە حیبینە بێ ئەو ڕێبارەوە نەبوو بۆ شتی خاودەلان ئەگەر ڕێشی خاودەلانیش نەبوو ئەمەش ئێرگوارە زادێقیل بۆ یەکسەکیان لەسەر ماڵاتی خۆ دەکەین ساران هەبوو مەکینیان هەبوو لە خوای بە زیاد بێ و ئێجا ئەمەشەکە هاتی نوێرکانە خارم کردن چوە برانە هەرەکە لە سەر حەرز وڵی خۆن کرد
بەرە ئەمە تەماشا دەکەم زۆربەیە تو سێرتان برن مانگاتان ڕاگرتێ بە لەهجەی خۆتان ئەمە دەڵێن سێر دیارە ئەو مانگانە زیاتر ڕەشۆچینە لەبەرچی ئیدیکە ڕناگرن بەکەڵکەمەنا لەبەرچی بەکەلێک نایە لەبەرەوەی ناوچە شاخاوەڵ ناسو شاخاوەیە لە خوارە ڕاگەدێنەوە لە خوارە ڕادێنەوە هەتارەکەنەوە والی بەسەر یەکسەر دەکەون هەموو دەنوو لەسەر گوێلکەکەی هەموو دەنوون هەتا لەبەرەوەی ئەندەمان دوو دەبن هەم لە زستانێدا لەوانەیە بەفر زۆر وڵات جارێ وایە بە مانگشن بەدەر ناکرێن ئاری بەخوای بە 20 شەو بە مانگەک ئەو تێڵە دەژووریدام باشە مادامە تۆ حتمما کابانە چی لێ هاتووی مانگایەکان دیارە شێوازی دۆشینیان زەحمەتە هەر یەکە و بە جۆرێکە هەیە خۆشدۆیە هەیە ئیوای بە حەلەفیت بڕەناوەستی لوشکانداوێ هەری بەخوا ئیوایە سەری دەبەستیتەوە ئەمە ئێ باشەیە هیچ باکی نیە بۆ گوێلکی بۆ کابانێ بیگۆڕی نەیگۆڕی هیچ باسی نییە ئی باشەیە بەخوا بە حەلەفیت بڕەناستی ئەدێ گەرنەبانبی لەسەر گۆلکەکەی وەڵا وردە وردە خەریکی دەبی هەر حیبینە بێ گوێ دەیبانیێنیەوە وەڵا بە حەلەف بەس بە حەلەف ئەدێگەر هەر زۆر شێت گیر بۆ هەر بە هەشێت گیرە بۆ گیر بۆ ئەوانێک دەکەن گوێلکە تێبەردەێن و لێ دەکەڕی ئەدی قەدوا بووە پورە زێڕین مەسەەن مانگایەک زۆر هاربی پێیان نەدۆشرێ بانجی تو بکەنە تو ئەرێ وەڵا چویشم بۆ مانگاسوم بۆ ماڵە شبراکان چوم بۆ خۆم چوم گەشێت بە زۆر ئاسانە حمولی دەبێت لەگەڵ هەبن گەتە حمولت دەگەڵ هەبن ئەوش چارە بن بەڵا هەستی لێی دەی و زیەی پێ بدەی بەو لاولایەندا دەرکەیش بەکەڵک لە شیر و ماست و پەنیرەکەی دەبەنە چێن دەرە زیاتر لە چێ ساغی دەکەنەوە بۆ خۆ دۆکو پورە زێری ساغی دەکەینەوە بۆ خۆی دای کوڵێنین و پەنیری دەکەین و کەشکێ دەکەین و دیسبێ دەکەین و ئەرێ وەڵا ئەوەنی لە خۆشت زیار بۆ لە ماڵی خۆت دەسی دەی فرۆشی زۆر زۆرم پێ خۆشحاڵمەگە هاتووی لەولا ڕاستەرچان و سەر بەرنامەکانی مەکوو دەبینی وەڵا زۆر چاکی دەبینم بینەری بووی قەرێوەڵا بۆی دانیشتم دیشمی لەسەر تەلەڤیزیۆنەدا ڕۆژاندا چام لێ بەگەکتمە ئەو کاکەم زۆر دیۆشتیاوەڵا بۆ بەرنامەیە دەویش زۆر دێت دوعای خێرمان لۆ بکەی ئینشاءڵڵا دوعا بە هەم کەس دەکەم هەر بەرەکەت کەوتە یا ڕەبی خوا بەرەکەتی بوونێت لە هەموو مسلمانان یا ڕەبی هەموو مسلمانان سەرکەوت و پێ ڕستی حەڵاڵم بەنسیب بکەی خوایە ئازیزان و خۆشەویستانی هەوارگەی کوردەواری لێرەدا بەو ئەندازەی دێینە کۆتایی بەرنمەکەتان ئەوە بەشێک بوو لە ژیان و سەرگوزشتەی خەڵکی ئاوایی شێخ ئاودەلان دیارە هەر یەکە و باسی لە ژیان و بنەچەی با و باپیرانی خۆیان کرد باسییان لەوەی کرد کە چۆن ژیان دەگوزەرن لە ڕابردوودا و لە ئێستادا چۆن زەحمەتەکانی ژیانیان تێپەڕاندیا هەتا گوندەکی دیکە و یاخود بەرنمەیەکی دیکە بەخوای گەورەتان دەستپێرین دوعای خێرتان لەبیر نەچی وەسەلام عەلەیکۆم وەڕەحمەتوڵڵاهی وەبەرەکات بە دوعا